سۆبانم کاتەی تۆش باش بێ دوێنێ ڕۆژی هەشتەمین دیداری سلەیمانی بەردەوامە گفتوگۆی گەرم و چڕوپڕ لێراکرێن من ئەمڕۆ میوانێکم لەگەڵا کە زۆر تایبەتە باڵێزی یەکێتی ئەوروپایە لە عێراق ئەمڕۆ لێرە پانێلی هەبووە هەردوواتر وەکو یەکەم میدیا وەکو کوردستان 24 میوانمان کردووە هەندێک بابەت تایبەتی لەگەڵ باسەکەم کەمیش بەڕێز تۆماس سیلەرە. Thank you so much for giving this Thomas Siller بۆ ئەم هەلێکە بە ئێمە داوە. سەرەتا دەمەوێت بۆ دەست پێ بکەم هەندێک پرسیار بکەم. دوێنێ جەنابەت لەگەڵ سەرۆک بارزانی کۆبیتەوە دەتوانی پێم بڵێ لە کۆبوونەوەکەدا باسی چێتان کرد هەروەها ئەو شتانە چی بوو ئێوە خستانە بەرباس لەو کۆبوونەوەیەدا؟ زۆر سپاس بۆ ئەم دەرپەتەر. دەمەوێت سوپاسی دامەزراوەی و دامەزرێنەری ئەم دیدارەی سلێمانی بکەن. ئەمە زۆربەی سیاسیەکان سینگتانکەکان دیبلۆماتەکان لێرە دانیشتن بۆ ئەوەی ئاڵۆگۆڕی بیرۆڕاکانیان بکەن. من ئێستا دێمە سەر ئەو کێشانێکی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە. ئەوەی ئێمە ئێستا دەیکەین و دەمانەوێت بیکەین سەرەتا ئەوەیە کە وەک یەکێتی ئەوروپا ئێمە نامانەوێت بچینە ناو بابەتەکان بە وەردێ بەڵام دەمانەوێت وەکو ڕاوێژکار بین ڕاوێژ بدەینە لایەنەکان بۆ ئەوەی کێشەکان چارەسەر بکەین و ئێمە چاومانەوەیە کە سیاسیەکان چارەسەرێک بدۆزنەوە بۆ کێشەکان لە نێوان خۆیاندا. لەگەڵ ئەمەشدا وەکەوەی کە ئێستا بەڕێگەی دیبلۆماسی هەوڵ دەدرێت کێشەکان چارەسەر بکرێت ئێمە لەگەڵ یۆنامی و لەگەڵ پلاسخار بە تایبەتی کارمان کردووە بۆ ئەوەی هەماهەنگ بین و هاوکار بین بۆ ئەوەی کێشەکان چارەسەر بکەین و من خۆم بە شەخسی چەندین دیدارم هەبوو نەک تەنیا لەگەڵ سەرۆک بارزانی و لەگەڵ مەسرور بارزانیش کۆبوونەوەم هەبووە و لەگەڵ قوبا تاڵەبانیش و چەندین کەسایەتی دیکەش کۆبووینەتەوە. ئەوەش گرنگە بۆ ئێمە. من دەمەوێتش خەمە سەر ئەوەی کە بۆچی بۆچی گرنگە کە حکوومەتی هەرێمی کوردستان و لە هەرێمی کوردستان هەڵبژاردنێک هەبێت. ئەمە گرنگە بۆ ئەوەی خەڵکی تێ بگەن بەبێ پارلەمان بەبێ حکوومەتێکی شەرعی ناتوانیت چاکسازی بکەیت و پێویستە چاکسازی ئەنجام بدرێت بۆ ئابووری بۆ خەڵکی گرنگە. با من نمونەیەکت پێدەم. ئێمە لە بەغدا سەبارەت بە ڕوبەڕۆبوونەوەی گەندەڵی گفتوگۆمان کردووە کە چەندین بابەت هەیە کە پێویستە کاری لەسەر بکرێت بە هەمان شێوەش دەبێت لە هەرێمی کوردستان ئەمە جێبەجێ بکرێت. لێرە ئێمە دەسەڵاتمان هەیە ئەگەر کاتێک کە دەسەڵاتمان هەبێت دەبێت ئاڵۆگۆڕی دەسەڵات بکرێت و بۆ ئەوەی چاکسازیەکە بە شێوەیەکی باش ئەنجام بدرێت. تو ئێستا بەم شێوەیە بەبێ هەڵبژاردن ناتوانین حکوومەتێکی شەرعی هەبێت ناتوانین لە ڕاگەراوەکانی دوێنێدا باش سێری ئەومان کرد دەروات تێبینی ئەومان کرد کە جەنابتان لەگەڵ سەرۆک بارزانی باسی هەڵبژاردنتان کردووە هەروەکو جەناب دەزانی کە پارتی دیموکراتی کوردستان هەندێک نیگەرانی هەیە سەبارەت بە پرۆسی هەڵبژاردن. ڕای تۆ چییە سەبارەت بە نیگەرانیەکانی پارتی جەنابەت باڵێزی یەکێتی ئەوروپای؟ وەکەوەی وتم من نامەوێت بچمە ناو وەردەکاریەکان تکایە لێمان تێبگەن بەڵام گفتوگۆکان بەردەوامن. من داوام لە هەموو لایەنەکان کردووە کە کاری باش بکەن نەک تەنها پارتیی دیموکراتی کوردستان بەڵکو یەکێتی نیشتیمانی کوردستانیش بۆ ئەوەی بگەنە ڕێکەوتن تاواکو هەڵبژاردن بکرێت. بە زووترین کات هەڵبژاردن بکرێت دەبوو پێشتر هەڵبژاردن پێش 2 ساڵ هەڵبژاردن بکرێت نەک ئێستا لەم 2-3 هەفتەی داهاتوودا و کاتێک کە هەڵبژاردن ناکرێت مەمە دەبێتە هۆی نەبوونی دیموکراسی لە هەرێمی کوردستان و ئەوەی کە ئێمە دەمانەوێت بکەین ئەنجامدانی هەڵبژاردنە بۆ ئەوەی لە سوودی خەڵک دابێت و ئەمە لێرەدا لەسەر لایەنە سیاسیەکانە بۆ ئەوەی کێشەکە چارەسەر بکەین. دیکە دەربارەی هەڵبژاردنەکان جەنابیشت دەزانی کە
کۆمەڵێک پێکهاتەی جیاوازمان هەیە ئەوان لە ماوەکانی ڕابردوودا بەشداری هەڵبژاردنیان کردووە ڕاچیە سەبارەت بە بەشداری کەمینەکان من بیرڕایەکی زۆر وردم نیە لەسەر ئەم بابەتە بەڵام ئەوەی گرنگە پێویستە بە شێوەیەکی شەفاف و بە شێوەیەکی ئازاد و دموکراسی هەمووان لەم هەڵبژاردنە بەشدار زۆر باشە جەنابی باڵوێز ئەگەر ئێمە باسی پەیوەندیەکانی عێراق بکەین لەگەڵ وڵاتانی یەکێتی ئەوروپا ئایا پەیوەندیەکان چۆنن ئێستا لە چ دۆخێکدان من پێم وایە ئەگەر زۆر باشش نەبێت تا ڕادەیەک پەیوەندیەکان باشە بەتایبەتی سەبارەت بەو هەماهەنگی کە ئێمە هەمانە لەگەڵ دەسەڵاتداران لە حکوومەتی هەرێم و لە بەغداش و ئێمە کارمان لەسەر ئەوە دەکەین بۆ ئەوەی ئەم پەیوەندیە هەبێت پەیوەندێکی باش هەبێت و زیاتریش ماوە بۆ ئەوی بیکەن و من زۆر قسەم بۆ خەڵکی عێراق کردووە و ئەوەی ئێمە لێرەین هەمیشە چاومان لەسەرەتی ئەوەیە ئێمە دەمانەوێت وڵاتێکی ئاساییمان هەبێت و ئێمە دەمانەوێت بە شێوەیەکی ئاسایی ژیانی خۆمان بکەین بچینە خوێندنگە و ژانێکی ئاسایی لە وڵاتێکی ئاسایی هەمان بێت و ئێمە ئەو کۆبوونەوانەی ئێمە هەمان بووە لەگەڵ حکوومەتی عێراق و لەگەڵ هەرێمی کوردستانیش ئەوە بووە کە بە ئاراستەیەکی باش کارەکان چارەسەر بکەین بۆ نمونە لەگەڵ کەرتی تایبەت ئەوەی کە ئەنجاممانداوە لەگەڵ حکوومەت و لەگەڵ حکوومەتی عێراقیش بەڵێ جەنابەت باسی ئەم پرسانەت کرد من دەمەوێت شتێکی دیکە بخەمە بەرباس لە ساڵی ڕابردووەوە نەوتی هەرێمی کوردستان ڕاگیراوە هەناردەی تورکیا ناکرێت ئێستا بابەتێکی گەرمە پرسی نەوت لە نێوان بەرپرسە سیاسیەکاندا پێم وایە کە جارێکی دیکە خراوەتەوە بەرباز ڕایەکێتی ئەوروپا چییە لەسەر ئەمە ئەمە نمونەیەکی جوانە بۆ ئەوەی کە چارەسەرێکی سیاسی بدۆزینەوە ئەم ڕاگررتنی ئەم هەڵاردەی نەوتە بەهۆی کێشەی تەکنیکیەوە هەبووە بەڵێ لێرەدا بەرەوپێشچوون هەیە لە پەیوەندیەکان لە نێوان هەولێر و بەغدا و ئەمەش درێژە دەکەشە سەر دەکێشێت بۆ ئەوەی چارەسەرکردنی کێشەکان و من چاومە لەوەیە کێشەکان چارەسەر بکرێت و وڵاتەکە ئەوەندە پارەی هەیە بەڵام پێویستە تۆ زیاتر پارەت هەبێت تۆ پێت وایە کە ئەم کێشە سیاسیانە چارەسەر دەبن یاخود چارەسەریان بۆ دەدۆزرێتەوە دەست بە هەناردەینەوە دەکرێتەوە بڕیاری من و با بڵێن پێشبینی من بۆ ئەمە بۆ هەناردەکردنەوەی نەودەوە ئەوەیە کە دەبێت ئەم ئاڵۆگۆڕیە ئەم گفتوگوانە لە نێوان هەولێر و بەغداد هەبێت و من لە قسەکانیشم لەگەڵ بەرپرسانی بەغدا و هەرێمی کوردستانیش داوام کردووە کە بەردەوام بن پێکەوە کار بکەن لەم ژینگەیە ئەرێنیەدا بۆ ئەوەی کێشەکان چارەسەر بکەن و ئەو پلانەشی کە لە نێوان هەولێر و بەغدا هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان ئێمە زیاتر هانمانداون تاوەکو بگەنە چارەسەر باسی بابەتێکی دیکە دەکەیت جەنابی باڵوێز بابەتێکی گەرمە بۆ نمونە ئێستا ئێمە کۆمەڵە گروپی چەکدارمان هەیە لە دەرەوە یاسان ڕای جەنابتان چیە سەبارەت بە گروپە چەکدارەکانی عێراق بە تایبەتی لە هەفتەی ڕابردوودا بینیت کە دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست خەریک بوو بتەقێتەوە بەڵێ ئەمە یەکێکە لە پرسیارەکان کە ئێستا دەکرێت یەکێتی ئەوروپا ئێمە چەندین جار وتومانە کە بارودۆخەکە لەوە زیاتر ئاڵۆز نەکرێت هێور بکرێتەوە و من سوپاسگوزارم بۆ ئەوەی کە حکوومەتی سوودانی هەوڵی داوە بۆ ئەوەی کێشەکان لە ناوخۆی عێراقدا گرژەکان کەمتر بکاتەوە و ڕێگری بکات لەوەی کە ئەم گروپە میلیشیانە زیاتر گرژەکان زیاتر بکەن ئێستا ئەو ڕووداناوەی کە لە دەرەوەی عێراق ڕوودەدەن
ڕاستە عێراق بەرپرسیان نییە بەڵام پێویستە چاومان لەسەرەوە بێت کە گرژیەکان هێنە ناو عێراق و کێشەکان زیاتر نەبن و یەکێتی ئەوروپاش دوێنێ بە شێوەیەکی باش کاری کردووە بۆ ئەوەی ئەم پەیامە بگەێنێتە ئیسرائیل و ئێرانیش بۆ ئەوەی گرژیەکان لەوە زیاتر نەکەن و ئەنجومەن یەکێتی ئەوروپا و کۆمیسیۆن یەکێتی ئەوروپاش هەوڵ دەدەن بۆ ئەوەی ئەم کێشانە زیاتر نەبن نەتەقێتەوە دۆخەکە و کێشەکە هێوە بکرێتەوە. پرسیارێکی دیکە بکەم یاخود پرسیاری کۆتایی بکەم پرسیارێکی تایبەت دەبێت دەربارەی عێراق وەکو وڵاتانی یەکێتی ئەوروپا تۆ پێت وایە کە عێراق لە ناویشیاندا هەرێمی کوردستان هێشتا وڵاتانێکی ئارامن یاخود ناوچەیەکی ئارامن بۆ بەرهێنان بۆ ئەوەی کە پەیوەندیان لەگەڵ ئەوروپا هەبێت؟ پرسیارە ئەمە پرسیارێکی زۆر باشە چونکە دەبێت لێرەدا پۆینتێک ڕوون بکەینەوە. من پێم وایە ڕابردووی عێراق چەندین ڕێگری هەبوون بۆ وەبەرهێنان لە ڕابردوودا ئەوەی کە ئێستا ڕێگری دەکات لە وەبەرهێنان لە عێراقدا شتێک زیاتر ئەمنیەت نییە کێشەی ئەمنیەت نییە بەڵکو کێشەیەکی دیکەیە کە بۆتە هۆی ڕێگر تۆ دەبێت ئەوە بزانیت کە دۆخەکە بزانیت ئەو دۆخە کە تۆ دێتە عێراق پێویستە تێ بگەیت بزانیت دۆخەکە چێ بۆ نمونە دەبێت تۆ چەند باج بدەیت چۆن ئەم کەشە دەقۆزیتەوە بۆ ئەوەی وەبەرهێنان لە وڵاتەکەدا بکەیت ئەوەی ئەو وەبەرهێنانەی کە ئێمە دەمانەوێت زیاتری بکەین لە عێراق بەڵێ ئێمە دەمانەوێت زیاتر وەبەرهێنان بکەین لە عێراق و من دڵخۆشم بەوەی کە کۆمپانیەکان یەکێتی ئەوروپا هەوڵ بدەن زیاتر لە وەبەرهێنان لە عێراقدا بکەن و بەڵام لەسەر و هەمشانەوە دەبێت تۆ هەموو کێشەکان لە بەرچاو بگری بۆ ئەوەی بە تەواوی وەبەرهێنانی زیاتر پێت وایە کە ئەم ژینگەیە لە عێراقدا بۆ بەرهێنان باشتر دەبێت؟ ئەمە دەوەستێتەوە سەر ئەو چاکسازیانەی کە حکوومەت دەیکا چاکسازی لە بواری باج لە بواری زیاترکردنی کێشێکی گونجاو بۆ وەبەرهێنان. سپاس بۆ کاتەکەت. زۆر سپاس بۆیەوە. زۆر باشە لەم کاتژمێرش لەگەڵ بەڕێز تۆماس سیلەر باڵوێز یەکێتی ئەوروپا لە عێراق لەگەڵتان بووین دەگەڕێمەوە لای ئێوە لە ستۆدیۆکانی ناوەنسەوە. سپاس دەکەین جوتیار سپاس بۆ تۆ بۆ میوانەکەشت.